کاتێک ئێمە باسی ئەوە دەکەین کە کاکە پێویستە کە ئێمە بەڕاستی هەوڵ دەین، پێویستە ئێمە بەڕاستی ئازادین، پێویستە ئێمە بەڕاستی شەونخوونی بکەین لە پێناو قەزێدا کە من دەڵم بەڵێ دیسان دێڵێمەوە یعنی یەشێکە لە وەسیلەکان، بەڵام بەڕاستی کاریگەری و گرنگی خۆی هەیە، حساب بۆ دەکرێت بە پێچەوانەوە فەرموون لەو پەرلەمانی ئێمە کە بەهۆی تەزویری ساختەکاری و زۆرینەی ساختە دروست بوو. هەر پرۆژە یاسایەک کە چەند باشیش بووایە لەم پەرلەمانە لەبەرەوەی کە زۆرینەیەکە بوو هەر چەند دەتویست یعنی ئیمزات بۆ کۆ دەکردەوە بەڵام نەدەگەیشتەوەی کە پشتگیری بکرێ و پەسەند بکرێ بە یاسا. دەمایەوە چەند پرۆژە یاسا بۆ نمونە ئەم کاتی خۆی پرۆژە یاسایە کە زۆر قازانی جوتیاران بوو کە لە وەزارەتی کشتوکاڵ ئامادەم کرد بوو کە بیمەی کشتوکاڵی بوو، واتە هەر جوتیارێک هەر بەرهەمهێنێکی کشتوکاڵی بەرهەمهێنەرێکی کشتوکاڵی زەرەر و زیانی پێ بکەوێ بە پرۆژەکەی بکەوێ بەڵام لەدەست خۆی نەبێ لە دەسەڵاتی ئەو نەبێ ئێمە قەرەبمان دەکردو بە 175 هەتا 180 پرۆژەکە وا بوو، بەڵام ناگەم بە سەرۆکایەتی پەرلەمان هەر نایخردە بەرنامەی کاریشەوە قازانجی خەڵکیش بوو، هیچ پێوێنی بێ ئێمەوە نەبوو، ئێمە بۆ وەکو کۆمەڵ یانی بۆ خەڵکو جوتیاری هەژار و فەقیر بوو گەنمەکەی دەسووتا مەسەلەن ئاو دەیبرد هەرچی بەسەری دادەهات کە دەسەڵاتەوی نەبوو ئێمە قەرەبمان دەکردو کە قازانجی خەڵک نییە، بەڵام زۆرینەیەک هەبوو لێ نەدەگەڕا، یعنی زۆرینەیەک دروست بێ ئەو کاتەی هەر پرۆژە یاسایەک بیەوێ تێیپەڕێنێ بەڵێ تێدەپەڕێنێ و هەر کاتێک بێ پرۆژە یاسایە کە هەرچەند قازانجی خەڵکیش بێت قازانجی ئەم خەڵک و میلەتەی بێ ئەم شەریعەتی بەرنامەیە بێ ڕێ لێ بگرێ ڕێ لێ دەگرێ. ئایا گرنگە یان نا مامۆستانی بەڕێز و خۆشەویست؟ ئایا پێویستە ئەمە کاری بۆ بکرێ یان نا؟